ڕێخستنی ئەم جۆرە پێشانگانە گرنگێکی زۆری هەیە لەو ڕۆوە کە ئێستا گەنجەکانمان دەرچوانی زانکۆ زۆر پشت بە کەرتی تایبەت ئەبەستن و بە دوای هەلی کاری زۆرەوەن و ئەمە بێگومان ئەم هەلانە ئەقۆزنەوە بۆ ئەوەی کە بتوانن سیڤیەکانیان پێشکەش بکەن، بتوانن لانی کەم پەیوەندیەک دروست بکەن لە نێوان خۆیان و لایانی پەیوەندیدار، جا چێ کۆمپانیا بێ، کۆمپانیا لە بوارە جیاوازەکان چێ زانکۆ و پەیمانگا بێ بۆی کە بتوانن ڕۆچنێک بدۆزنەوە بۆەوەی کە هیوایەکیان پێ ببەخشێکە لە بازاڕەکە یاجی خۆیان بکەنەوە لە بەرەوەی کە ئازانین ئێستا ئیتر دەستیان لە دامەزراندنی کەرتی حکومی شتووە ئەوەی کە ماوەتەوە کەرتی تایبەتەوە. کەرتی تایبەتیش بێگومان ئەگەر بتوانێت ڕۆڵی خۆی وەکو پێویست بگێڕێ کاریگەریەکی باش دروست دەکامێ. بچمە شوێنی پێشانگاکە، چەند پێشانگاکە هەتاوەکو سەعات 4 بووە، بەڵام ئەمەوێت لەگەڵ یەکێک لە کەسانی پەیوەندیدار بە ڕێکخستنی پێشانگاکە زیاتر قسە بکەم لەم بارەیەوە بزانین ئەو هەلیکارانە ئایا بەڕاستی هەلیکاری ڕاستەقینەن و دەرفەت بۆ گەنجان ڕەخسێنن یان نا. بۆ مەبەستەش دکتۆر ئەحمەد خێرەدین بەڕێوەبەری سەنتەری پەرەپێدانی کار لە زانکۆی دهۆک لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێ. با سەرەتا بەمە دەست پێ بکەم کە ئاخۆم ئامانجتان لە بەڕێوەبردننی ئەم پێشانگای و پێشانگای هاوشێوە چییە؟ gelek spas bûte û xêrhatina Kursa dikem gelek. Taban em salane wekû Zankoy Duhok pêşangeha derîvên karî vedkên بۆ دەرچوو و قوتابی و گەنجێ دهۆکێ متاقە بادینان ئەف پێشانگەها هەنێ دەرچووی me gelek nizîkit ket بۆ bazarê karî û welêt ket kopsanahî bihêt sedan em dibêjin kompanya bibînît nav êk cihda rojekê da û dişêt em dibêjin jiyannama xwe pêşkeş biket بۆ va kompanya û sehketê kar gelkîş kompanyê dişêt kar biket. باشە دکتۆر، من زانیاریەکمدا ئەگەر هەڵم زانیاریەکەم بۆ ڕاست بکەنەوە ئەم پێشانگایە ڕۆژانە سەعات بۆ چەند تا چەند بەردەوامە؟ من ئەوەی کە ئەیبینم ئێستا جەنابەت ئەبێ لە شوێنی پێشانگاکە بی، هەتاوەکو سەعات چەند بەردەوامە پێشانگاکە؟ من وتم 4. بەڵێ دەست خۆش بێ درستە پێزانینەتە ما پێشانگاها ما ئەڤروکە بوو 11 شوباتێ ساعت 10 بەیانیت حتاکو ساعت 4 ئێوارە بوو و هەر هوساژیک ئەو گەنجێت کو نەگەهیشتینە مەسەلەن ئەڤروکە بهێنە پێشانگەها کاری دشێن سەردانا سەنتەرێمە بکات سەندەرێ پرەڤدانکاری زانکۆیا دهۆکێ کۆتکەویتە ناڤەندا قوتابیە قاتە دوێن ناو زانکۆیە ئەم دێ ساپۆرتەواناکەن دێ لیستە کۆمپانیا دێ نەوێ ئەبێت بەشدار و دشێن پشتی پێشانگەیەژی پەیوەندیت گەلوان کۆمپانیا بکەن. باشە دکتۆر، یەکەم جارەکە پێشانگای لەم جۆرە لە دهۆک بکرێتەوە یان ساڵانی تریش کراوە؟ ئەم وەک زانکۆیا دهۆک ساڵانە ئەم پێشانگەها هەڵی کار ڤەدکەین بۆ دەرچوێت خۆ. ئەمما وەک زانکۆیا دهۆک چونکی زانکۆیا gelek gewre و کاریگەرە سەر متاقەمە ئەم بۆ گەنجی دهۆکی هەمی ئەvê پێشانگەهی ڤەدکەین ئەم خزمەتا دەرچوێت زانکۆی دیشتکەین قوتابیەت زانکۆیا خۆ گەنجێت دهۆکێ هەر گەنجێکی حەز هەبێت بهێت ژیاننامە خۆ پێشکەش بکات ئەم خزمەتە ڤەدکەین ئەوجا ساڵانە ئەف ئیڤنتە ئەم دکەین. باشە بەشدار بووان ئەمڕۆکە ینی سەردانی کەران بە چ شێوازێک هاتن بۆ پێشانگاکە؟ ئەمێ بزانم کە ئایا گەنجان وەکو پێویست وەکۆی ئێوە چاوەڕێتانە کرد پێشوازیان کرد لە پێشانگاکە؟ gelek ئەف ساڵا ڕەواجە پێشانگاهەمە gelek ئەمازم بوو ئەف گەنجت هاتین هەندێک شوانە هەبوو ژیاننامە خۆ درست نەکرد بوو ما سەکشنێک ڤەکرد بوو بۆ نویسانە ژیاننامێ هەر هوساژی ما هەندێک پسپۆر ئینا بوون وەک بەریک و ئەو گەنجە بچیت لەگەل کۆمپانی دانیشیت ئامۆژگاری هەندێک تەکنیک نیشادان کۆدەچاوە چیت سەرەدەری گەل کۆمپانیا کرد هەر هوسا ما دوو وەرکشۆپ ڤەکرد بوون سوپاسیڤە طبعاً بۆ جۆبس کێیاردی کو ئەو وەرکشۆپە پرێڤە بردبوون ما ئەمشیان وا گەنجە پتر حاضر بکەین بۆ بازارێ کاری و بۆ سەرەدەری گەلوە کۆمپانیا. باشە باسی بەریەکەوتنی گەنجەکانتان کرد لەگەڵ کۆمپانیاکان. سەرنجی پێشانگاکە دکتۆر زۆرتر لەسەر چییە؟ لەسەر ڕەخساندنی هەلی کارە یان زۆرتر مەبەستانەوەی کە پەیوەندیەک لە نێوان گەنجەکان و بازاڕی کار و کۆمپانیاکانە دروست بکەن؟ بەلەبە بسەرگە گرنگە ئەمما پێشانگاهەمە ئارمانجاوەیە سەرەکی بێژنێ پێشانگاها دەلیڤێن کاری بادینی یعنی ما ڕەخساندنە هەلی کار کردیە ئەوە ئارمانجێمەی سەرەکیە
وما بتر لصدو پنجا هالی کار امرو که هاد بونا رخصاندن لفه پیشانگهه و ما چی کربو؟ چون که ایما لزان کوی دهوک 19 کلیج بان هیا لپسپوری جیا اما حاول ماندا او براد يعني جهاتي بيجن سكتري بجدار بوان جورا و جور بن هندك يان ام دي بيجن مثلا کارگاه بو هندك يان کمپانی بو هندك يان کشتوکال بو هندك يان قطابخانه برايفت بو هندك يان هوسبيتال بو يعني نخوشخانه بو زور جورا و جور بو تاكو بتوانين يعني تخيكي زور گوري گنجه كان چانسكي باشي هبت پێشکەش بکەن بۆ ئەو هەڵیکارە جوورا و جوورانە. باشە دکتۆر بەردەوام یەکێک لە ڕەخنەکان یەکێک لە گلەیەکان ئەوەیە کە ئەڵێن دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان وەکو پێویست ئامادەی بازاڕی کار ناکرێن. هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەم کەلێنە چیە چۆن لەم ڕەخنەیە ئەڕوانن؟ بەڵێ ئێمە وەکو سنتەری پەرەبەدانی کار یەکێک لە ئەرمانجمان ریسرچ ئەند دیڤلۆپمنتە هەر پێشانگەیەکی کاری وەکو ئێوە یعنی شهر بردوام ایما پیوندی که باشمان هیا لگل او کمپانیانا بیان دلین اره مثلا اتو 6 حالی کارت عرضت کرد لو سه کستان مثلا يعني لو پیشانگاه گرتیا سه کسی تر لو نبردیا دلت مثلا من چالنج من یک دو سه اوا بو من اوا ای کما ریپورت و دنیرم بو او بشا یان کو بو او کلیجا لدوای دا يعني بشی زانستی لو کلیجا پیدا چون دکن و لناو منهجی خویان لناو کورکلمی خویان او گورانکاریان دکن او جاز زانکوی خومان بردوام خوی لگل بازار کار گنجاو دکد و هر اوها پروگرامی که تریشم هیا پروگرامی خوبخشی درچوان من درچوی خوم اگر او کمپانیا او درچوا ورنگرد بیان دالیم با او درچوا بتالاتان لگلتان ایش بکد بماوی مانگیک ببرانبر لبر اوی تاکو او گنجا بۆ مانگێک شارەزایی پسپۆریەکی باش دەناو ئەو مثلا بڵێن کۆمپانیەکی وزەی خۆرە مثلا بڵێن بەو کۆمپانیا دەڵێم ئەو گەنجە ببە با مانگێک لەگەڵت ئیش بکات بۆ ماوەی 100 ساعت من ینی سوپەروایزینگی دەکەم لە دووە یەک مانگ ئەو گەنجە پسپۆرێکی باش لۆی دەبێت ئەوجا دوو شت چا دەبن یان ئەو کۆمپانیا پێداڵن لەگەڵمان بمینە ئەتۆ زۆر باشی ئێستا یانیش بە من دەڵێت من ئێستا ئامادەم بچم لە کۆمپانیەک ئیش بکەم و ئەو شارەزایشم هەیە ئەوجا لەبەر ئەوە من یعنی کۆنتاکت لەگەڵ هەندێک کۆمپانیای شوزای خۆر دەکەم و بە شێوەیەکی یەکسەر لەو کۆمپانیانە ئیش ڕوخسار دەبێت. باشە باسی 200 بۆ 250 هەلیکارتان کرد و دیارە ئێوە باسیەوەتان کرد کە ئەسڵەن وەکو شیکردنەوەش لە وەرگرتنی کارمەندەکان لە وەرگرتنی گەنجەکانە ڕوانن پێمان بڵێن وەک تێبینی خۆتانەوەی کە بینیوتانە ڕەچاوتان کردووە کۆمپانیاکان زیاتر گرنگی بە شەهادە ئەیەن یان توانای پراکتیکی کە گەنجەکە چەند لێ هاتووی چەند توانای هەبێ ئەگەر شەهادەشی نەبێت. ئەوە زۆر گرنگە ئەوە جەناب بتوتی من بەس شتێک بەس دروست بکەم 150 نەک 200 ئەوە بەس لەبەر ژمارە ئەو پرسیاری جەناب بت کرد زۆر گرنگە یعنی لە لای ئێمە ئێستا ئەو کۆمپانیانە بەڕاستی ئەو خاصەتەن کۆمپانیە کچکەکان زۆر لۆیان تواناکە مهمە یعنی زۆر لۆیان توانەکە گرنگە بە من دەڵێت مەسەلەن ئەمڕۆ کۆمپانیەک هەبوو EIT بوو بە من دەوتی من کەسێکم دەوێن بزانێت مەسەلەن منیوی مەطعام چا بکات وبسایت چا بکات ئەوجا زۆر احتیمالی بە تواناکە بوو ئەمما کۆمپانیە گەورەکان ئەوانەی بڵێن HR هەیە و سیستەمی هەیە نە بە من ئەیوت حەزم هەیە کەسێک بێت ئەکادمی بێت بزانێت ئاریشەی بازار چییە بزانێت مەسەلەن بڵێن مەسەلەن منهەجیەی ئیشەکە چۆن دەبێت ئەوجا هەردوو شێوە هەبوو بەس بەڕابطر چونکە سەکتەری تایبەت لە دهۆک یعنی هێشتا محتاجی دیڤلۆپمنتە کۆمپانیا کچکەکان بوو بە شێوەیەکی عام ئەوجا ئەوانە زۆر تەرکیزیان لەسەر تواناکان بوون ئەوانەی تریش هەبوو بەس بەڵایانی کەمتر بوون. باشە دکتۆر دامەزراندنی حکومی ئەوە هیچ ینی گەنجەکانمان دەستیان لێشتووە و هەر ڕاستەکەشی لۆژیکیەکەشی ئەوەیە کە بۆ دامەزراندن زیاتر پشت بە کەرتی تایبەت ببەسترێت لەبەرەوەی دامەزراندنی حکومی بە مانای گەورەترکردنی دامەزرا حکومیەکان و بێگومان زۆرترکردنی تێچووەکانە ئەمەوێ ئەوە بڵێن ئایا کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان وەکو پێویست لە بازاڕی کارە چالاکە توانیوێتی وەکو پێویست ڕۆڵ بگێڕێت؟ ئەvە gelek پرسیارێکە گرنگە طبعاً دیف بۆ چۆنا من کو ئەvە یعنی نزیکی
سه 4 ساله از يعني تایبەتمەندت وی بابەتی دا دیف حەفاەزت بینن ڕاستە vêgavkê sekterê me taybet yê biçîk e hêşta û em dibêjin gencê me em bêjin zankuya me bitinê ser û 4000 qutabî me derçûn ev sala bitinê yani bez zankoyî dihok Evca bilên sekterî taybet ew jimara netwanêt werbigirt ew jimara gewre ye belam ew min emrom dît û la salê pêşoyî pêşangay kar dîtim زۆر کۆمپانیای نوێی ئێستا دەبنەوە و کۆمپانیا کچکەکان زۆر بە شێوەیەکی یعنی ئەم بێژین بلەس گەورە بوون یعنی کۆمپانیەک هەبوو پار لەگەڵمان بۆ لە پێشانگای کار یەک کۆمپانی بۆ لە دهۆک ئەم ساڵە چوار لقی هەیە لە هەولێر و لە بەغدا و لە باژاری تر ئەوجا دەبینم بەڕاستی ئێستا ئەو گەنجانە چونکە گەنجن زیرەکن توانایان زۆر زۆرە خاصەتەن ئەو گەنجی ئێستای بڵێن گەنجی تەکنۆلۆژیا ئان جێنزی ئان جێن ئەلفا بەڕاستی گەنجێکی زۆر بەتوانایە و بەڕای من یەک دوو ساڵ بەتەنیا بەسە و ئەو سەکتەرێمە تایبەت زۆر زۆر گەورە ببێت دکتۆر بەڕای ئێوە پێشانگای لەم شێوەیە ئەتوانێت ببێت بە جێگرەوەی سیاسەتێکی درێژخایەنی حکومی یان تەنها چارەسەرێکی کاتی و کورتمەودایە ئەم وەکو زانکۆ چونکە ئێمە سەکتەرێکی ئەکادیمین لازمە پەیوەندیمان بە سەکتەری تایبەت زۆر زۆر بەقووەت بێت زۆر زۆر بەهێز بێت لەبەر ئەوە ئێستا یعنی لە پلانی وەزارەتی خوێنینی باڵا ئەو سنتەرە کردیە سنتەری پەرەبدانی کار لە هەموو زانکۆوەکانی کوردستان چونکە پەرەبدانی کار زۆر زۆر گرنگە لە ناو زانکۆ هەبێت و پەرەبدانی کار ئێستا ئێمە دەستمان کردیە هەر لە قۆناغی یەکەمی زانکۆ هەر لە دوو منهەجمان چاک کردیە دوو بابەتی نوێ یەکێک پێی دەڵێن کەریر سکیلز ئیمپلۆیابڵەتی چۆن دەبێ فەرمانبەرێکی زیرەک یەکێکیش پێی دەڵێن کارسازی دوو منهەجی زیادمان کردیە لەسەر کوڕکلیمی خۆی هەموو زانکۆ لەسەر ئاستی کوردستان ئێستا گەنجی خۆمان هەر لە دەستپێکی پێی دەڵێن هزری بازاری کار بکە هزری ئیش بکە چۆن ئەتۆ ئەو زانکۆیە ئەیکەیە وەکو ستێپێک بوو پاشەڕۆژی خۆی بیبەیە بە کەسێکی سەرکردە بە کەسێکی بەتوانە ئەگەر هزری پاشەڕۆژ ئەگەر هزری کارسازیشت هەبێ وەرە لامان ئێمە دەعمی پرۆژەی تو دەکەین ئەگەر ئەتۆ حەزت بیبەیە بە فەرمانبەر ئەوەش ینی ئێمە پشتەوانی تو دەکەین ئەوجا ئێمە وەکو زانکۆ لە مامۆستا بگرە لە فەرمانبەر بگرە لە سەرۆکی زانکۆ بگرە هەمومان پشتەوانی قوتابی و گەنجی خۆین حالی کار بکەن و ئیش بکەن و ببنە کەسی سەرکەوتو لە ناو باژێر باشە من لێرە و لەوێ جاروبار لە گەنجەکانمانە بیستم کە پێشانگایکی ئاوا ئەخرێتە ڕێ هەبووە پێشانگای هاوشێوە لە پارێزگاکانی تریش ئەڵەی خەریکە نائومێدە بن لە بەڕێوەچوونی پێشانگای لەم جۆراڵەن تەنها سیڤی کۆکردنەوەی و هیچی تر بەڵام مەزانین کە لە خراپترین حاڵەتیشە لانی کەم پەیوەندیەک دروستەکە لە نێوان گەنجەکە و کۆمپانیاکان و بازاڕەکە ئێوە وەکو کەسێک کە بەتەواوەتی معنان بەم بابەتەوە چ پێشنیارێک و چ ڕاوێژێکتان هەیە بۆ ئەو گەنجانە کە بە دوای کاراگەڕن چۆن بتوانن زۆرترین ئیستفادە لە پێشانگای لەم شێوەیە بکەن هذا بسرعة قلقة جرينجا طبعا تشتكي خوش يعني بيشانگاها ما هاليكار يا بار هندك هاد بون سي في خو پیشکش کربو ام دی بيشين جيان نامه خو بو هندك كومبانيا اف سالا من زور لو گنجانا ديتم لناو بوثي او كومبانيا نبون يعني بيوتيم چی دکن وتی استا اما فرمانبرین لو كومبانيانا يعني زور زور كيفم هاد براستي او يعني معناوي در انجامي کی زور باشمان هبو لناو او هلی کاری هم بلین سالی پاشوی لم سالش اوامان کردیه و با گنجکانی خوشمان دلم سنتری وکو ایمه بکار بینن ورا لای ایمه با من بلی من حز دکم کار بکم يعني زور لو گنجانا براستی زور بتوانان بس محتاجی يعني شیاندانان ریکه زور لو گنجانا با کمپانی ونوتیم يعني مثلا کمپانی یک بیوتیم او هم بلين اندازياري كي تلار سازا اتوش كومباني كي تلار سازي اتو چی محتاجي او گنجا بكات والله من حزده كم برنامجي مثلا سوفت وير كي 3 دي موديلينج او بزانت بو گنجا وتيم هرا يك بانك خو تريننج بكا يعني خو شارزا بكا ورا لاي او كومباني وتي من وردگرم او جا بو گنجا دالم سنتري وكو سنتري ايما بكار بينن ورا لاي ايما ورا لاي مامستاي خوي ورا لای بلند پسپورکانی زها شارزای کار اما همومان یارمەتی دەدەین
ئەتو ببیە کەسێکی سەرکردە و ببیە پاشەڕۆژی ئەو ملەتە بەڕێگای یعنی یارمەتی ئێمەش شان. سپاس دکتۆر ئەحمەد خێرەدین بەڕێوەبەری سەنتەری پەرەپێدانی کار لە زانکۆی دهۆک کە لەگەڵمان ئامادە بوون.